موعدا لإجراء الانتخابات النيابية المبكرة. چەند ڕۆژێک لەمەوبەر مەستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی داهاتووی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەخت دیاری کرد. با بۆچوونی شارەزایانی یاسا دیاریکردنی ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت لە دەسەڵاتی سەرۆک کۆماردایە. باپی بڕگەی یەکەمی مادەی 64 دەستوری عێراق دەبێت سەرۆک کۆمار ڕەزامەندی لەسەر داوایەکی سەرۆکوەزیران بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان بدات، ئەمەش بە دەنگدانی ڕەها واتە 166 ئەندامی پەرلەمان دێتە دی. باپی هەمان بڕگەی دەستور یەک لە سەرسەی ئەندامانی پەرلەمان داواکاریەک بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان پێشکەش دەکەن. ئەگەر زۆرینەی ڕەهای ئەندامان دەنگیان پێدا داواکاریەکە جێبەجێ دەبێت. هەروەها باپی بڕگەی دووەمی مادەی 64 دەستور دوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان سەرۆک کۆمار داوای ئەنجامدانی هەڵبژاردن دەکات کە لە 60 ڕۆژ تێپەڕ نەکات، حکوومەتیش دەبێتە کاربەڕێکەر. لای خۆشیەوە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئامادەی خۆی دەربڕیوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت لە مانگی حوزەیراندا بە مەرجێک یاسای نوێی هەڵبژاردن و دادگای فیدراڵی پەسەند بکرێن و بودجەی هەڵبژاردن خەرج بکرێت. باپی وتەیەنی سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تێچووی هەڵبژاردننی پێشوەخت پێویستی بە 250 بۆ 300 ملیۆن دۆلارە. هەرچەندە پرسی هەڵبژاردننی پێشوەختە بابەتێکی گەرمی نێوان لانە سیاسیەکانی عێراقە، بەڵام کۆمەڵێک لەمپەریشی لە بەردەمدا هەیە. تاوەکو ئێستا یاسای نوێی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پەسەند نەکراوە و بازنەکانی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزاکان یەکلا نەکراونەتەوە. هەروەها دادگای فیدراڵی کە بەپێی دەستور ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان پەسەند دەکات لە ئێستادا ناتوانێت کۆبوونەوە ئەنجام بدات بەهۆی ئەوەی یەکێک لە ئەندامەکانی خانانشین بووە. دادگای فیدراڵی بە سەرۆکەکەیەوە لە 9 کەس پێک دێن و دانیشتەکانیشی دەبێت بە ئامادەبوونی هەمووان بێت. لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە 12 ئایاری 2018 بەڕێوەچوو ساختەکاریەکی زۆر ئەنجام دراوە، کەمتر لە 30 هاوڵاتیان بەشداریان تێدا کرد. حسن